مەڵێ حکوومەت یاریمی کوردستان گرنگی بە پاراستنی ژینگە دەدات پلان و پرۆژەی تایبەتیشی لەم بارەوە هەیە لە سەرم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز عەبدوڕەزاق خەیلانی گوتەبێژی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. بەڕێز عەبدوڕەزاقم کاتت باش، سپاس کە لەگەڵمانی. حکوومەت یاریمی کوردستان تا چەندە توانیوێتی لە ڕێگەی پاراستنی ژینگەوە هەوڵ بۆ ڕوبڕووبوونەوەی گۆڕانەکانی کەشوهەوا و مەترسیەکانی سەر ژینگە بدات لە هەرێمی کوردستان؟ زۆر سپاس. ئێمە لە بابەتی گۆڕانی کەشوهەوا ماوەیەکی باشە ئیشمان لەسەر ئەو تەوەرە کردووە، بە تایبەتی گرنگیمان زۆر پێداوە بە گۆڕانکاریەکانی کەشوهەوا لەبەرەوەی بە بابەتێکی زیندوی ئەزانین و کاریگەری زانین. بۆیە ئێمە هەر لە دەمێکە ئیشمان لەسەرەوە کرد کە لیژنەی گۆڕانکاری کەشوهەوا لە هەرێمی کوردستاندا بەزرێنین کە نوێنەری وەزارەتەکانی تێدایە. دواتریش لەبەر گرنگی بابەتەکە فەرمانگەی گۆڕانی کەشوهەوامان هێنایەکایەوە، یعنی دروستمان کرد لەبەرەوەی پێشتر نەما بوو، بەڵام ئێستا لەبەر گرنگی بابەتەکە فەرمانگەیەکمان بۆ دروست کردیە بۆ ئەوەی باشتری شوکارەکان بەڕێوە بچی. ئێمە گرنگی لەسەر ئەو بابەتە گرنگی پێدەین لەبەرەوەی کاریگەری زۆری هەیە، گۆڕانکاریەکانی کەشەوە کاریگەری زۆری هەیە لەسەر ژینگە. بە تایبەتی ئێمە ئێستا لە ماوەی ڕابردوودا پلانی خۆگونجاندن لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشەهەوامان ئامادە کرد بوو بۆ 5 ساڵی داهاتوو و لەم ماوێژدا دەستمان کرد بە دانانی پلانی کەمکردنەوەی دەرهاویشتەکان کە لەلایەن وەزارەتەکانەوە پێویستە پلان دابنرێ بۆ ئەوەی بزانین تا چەند ئەتوانین ئەو دەرهاویشتانە کەم بکەینەوە کە هەندێک لە وەزارەتە پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێم پێویستە پابند بن بە جێبەجێکردنی ئەو پلانە. باشە، ئێستا مەترسیەکانی سەر ژینگەی هەرێمی کوردستان تا چەندەوە لە چه ئاستێکدایە بەو پێیەکەی تر ئەمە پرسێکی جیهانیە نەتەنیا لە هەرێمی کوردستان، لە عێراق و لە هەموو جیهاندا ئێستا بابەتێکە کە گرنگێکی زۆری پێدەدێت. ئەکرێت بڵین لە ئاستیەوەدایە کە هۆشداری بدرێت لە ناوچوون یا کەمبوونەوەی ڕێژەی سەوزایی؟ خۆی ئەمڕۆ یادی ڕۆژی جیهانی ژینگەیە کە دوای ئەوەی کە وڵاتان هەستیان بە مەترسی تێکچوونی ژینگە یان بەرزبوونەوەی پلێگەرمی ژینگە کرد، بۆیە ئەم ڕۆژەیان دیاری کرد وەکو ڕۆژێکی جیهانی بۆ پاراستنی ژینگە. هەرچەندە ئێمە بەردەوام ڕۆژەکانی تریش ئیشی ئیش و کاروباری ژینگاکەین، بەڵام ئەو ڕۆژە گرنگی زیاتری پێدرێت. هەرستا لە زانکۆی نۆلێج پەیمانگای ئەرجا کۆنگرێکی نێودەوڵەتی بەستی لەسەر مەسەلەی وزەی نوێ بۆ پەرەپێدانی بەردەوام کە ئەمە کاریگەری زۆرە بێت لەمەودا ئەبێ هەموو هەوڵەکانمان بۆ ئەوەی بێکە گرنگی بدەین بە زیادکردنی ڕێژی سەوزایی وەکو خۆگونجاندن لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشەوە، هەروەها بۆ کەمکردنەوەی دەرهاویشتەکان ئەبێ گرنگی بدەین بە وزە نوێ بووەوەکان کە هیچ سوتەمەنی بەکار ناهێنی و هیچ دەرهاویشتەی نابێ کەواتە هەوایەکی خاوێن دەمێنێتەوە، ینی پیس نابێت. باشە، ئەم وزە نوێ بۆەوە لە چیەوە دەستەبەر دەکرێت؟ هەنگاوەکان لە هەرێمی کوردستان لە چه ئاست و قۆناغێکدان بۆ وزەی جێگرەوە و بۆ پاراستنی زیاتری ژینگە؟ ئێمە لەسەر ئەو بابەتە باسم کرد کە پلانمان هەیە، یعنی پلاندا خەریکی دانانی پلانی 5 ساڵین لە 2024 تا 2030 بۆ ئەوەی جێبەجێ بکەین لە داهاتوودا لە ڕێگای وەزارەتە پەیوەنددارەکانەوە، یعنی ئەبێ گرنگی بۆ بدەین کە وزەی کارەبا لە وزە نوێبووەکانەوە بەرهەمبێنین، ئەبێ گرنگی بە گواستنەوەی گشتی بدەین بۆ کەمکردنەوەی ژمارەی ئۆتۆمبیلەکان کە لە شەقامەکان ئەسوڕێنەوە هاتوچۆەکەن کە دەرهاویشتەی زۆریان هەیە، گرنگی بۆ بدەین ئەبێ کۆنتترۆلی هەموو ئەو کارگە و پاڵاوگانە بکەین کە دەرهاویشتیان هەیە و نایاسایین، ئەبێ خۆیان بگونجێنن لەگەڵ ئەو ڕێنمایانەی کە ئێمە دامانناوە بە هەمانجی لەگەڵ وەزارەتە پەیوەنددارەکان بە تایبەتی وەزارەتی سامانە سروشتەکان، وەزارەتی ناوخۆ، وەزارەتی کشتتوکان ڕێنمای ژمارە 21 ساڵی 2020مان دەرکرد بۆ ئەوەی هەموو پاڵاوگەکان خۆیان بگونجێن لەگەڵ ئەو ڕێنمایە بۆ ئەوەی کۆنتترۆلی ئەو دەرهاویشتانە بکەین کە
لیانەوە دەرەچێ. بەڵێ بەڵێز عەبدوڕەزاق ئەو خاڵە گرنگەی کە حکوومەت یاریمی کوردستان بەردەوام جەختی لەسەر دەکاتەوە و هاوکات سەرۆکی حکوومەتیش باسی لێوە دەکات پرسی ڕسایکلینە ڕسایکلین لە هەرێمی کوردستان تا چەند دەتوانێت کاریگەر بێت لەسەر کەمکردنەوەی زیانەکانی ژینگە لە هەرێمی کوردستان دەستەی ژینگە لەم بارەوە تا چەندە کاری کردووە. ئەوەی پەیوەندی بە مەسلەی ڕیساکلینەوە ئەو وەزارەتی تایبەت بەو بابەتێ وەزارەتی شارەوانی گشت و گوزارە ئەو ئەبێ مەسلەی ڕیساکلین یەکلا بکاتەوە و کارگەی ڕیساکلین لە شارەکاندا بنێ هەرچەندە ئێستا دووسێ کارگەی بچووکی ڕیساکل هەیە یعنی جیاکردنەوە هەیە لە دۆک و کواشێ لە دۆک و لە ئاکرێ بەڵام کارگەی ڕساکلینی تانجەڕۆکە لەلایەن کەرتابەتەوە دانراوە ئەوەش کاریگەری تا ڕادەیەک باشە کە توانیوێتی هەندێک لەو پاشماوانە چارەسەر بکاوە بیکاتە بە سوتەمەنیەکی باش بۆ ئەوەی بۆ کارگەکانی تر بەکاربێنێ وەکو سوتەمەنی یعنی ئەبێ لە کارنامەی حکوومەتیش هاتووە لە کارنامەی کابینەی نوێی حکوومەت هاتووە مادەی دێم لە خزمەت گوزاریەکان ئەبێ سیستەمێکی ڕساکلینی هاوچەرخدا بنین و پەرە بە هوشیاری ژینگەی بدەین و بخین بە کەلتور لە ناو خەڵکی خۆمان بەڵام ئەو کارگانی ڕساکل تا ئێستا دانەمەزراون بەڕاستی کە پێویستە لە هەموو شارە گەورەکان بە تایبەتی پارێزگاکان هەولێر سلێمانی دۆک ئەو کارگان لە تێدا دامەزرێت لەبەرەوەی پاشماوەیان زۆرە و خەڵکیش هەوڵ بدات پاشماوەکانی کەم کاتەوە یعنی هەندێک هەیە دەکرێت دووبارە و سێبارە بەکار بهێنرێتەوە و فڕێ نەدرێ یەکسەر نەبێ بە پاشماوە و کەمکردنەوەی مادە پلاستیکیەکان بە تایبەتی ئەو پلاستیکانەی کە بۆ یەک جار بەکارهێنرێن ئەوانە کاریگەری زۆریان لەسەر پیسبوونی ژینگە هەیە لەبەرەوەی بڕێکی زۆر لەو پاشماوەیە فڕێ ئەدرێ بێ ئەوەی کە چارەسەر بکرێ بۆ یەک گرنگە ئێمە هەوڵ دەین کە ئەو پاشماوانە کەم بکەینەوە بە تایبەتی پاشماوی خۆراکیش ئەبێ کەم کردێتەوە خەڵک ئەوەندا خواردن ئامادە بکە کە پێویستی پێێتی نەک زیاد بێ و فڕێ بدرێ و دواتر فڕێ بدرێتە زبڵخانەکان. باشە کەواتە هۆکارەکانی پیسبوونی ژینگە لە هەرێمی کوردستان چۆن دەستنیشان دەکەن هۆکارەکان مرۆیین یا هۆکاری دەرەکی و هۆکاری دیکە هەن کە بێتە هۆکاری پیسبوونی ژینگە لە هەرێمی کوردستان؟ هۆکارەکان زۆرن بە تایبەتی هۆکارەکانی پیسبوونی هەوا چار هۆکاری سەرەکی هەیە پاڵاوگەکان و کارگەکان و مۆلیدەی گەڕەکەکان و مۆلیدەی باڵەخانەکان و فەرمانکانی حکوومەت هەروەها زۆربوونی ژمارە ئۆتۆمبیل ئەمە پیسبوونی هەوا بەڵام پیسبوونی ئاو نەبوونی یەکەی چارەسەری ئاوەڕۆ لە هیچ شار و شارۆچکەیەک کە کاریگەری زۆری هەیە لەسەر پیسبوونی ڕووبار و زەیەکان زەی گەورە زەی بچووکەوان هەموو بە پاشماوەکان پیسە بن پێویستە لە هەموو شار و شارۆچکەیەک بەتایبەتی لە شارە گەورەکان لەبەرەوەی ژمارەی ڕێژەی دانیشتوان زۆرە ئەبێ یەکەی چارەسەری ئاوەڕۆ دابدرێ بۆ ئەوەی ئەو ئاوە بە پیسی نەچێتە ناو ڕووبار و زەیەکان و هەم ئاوەکە پیسەبێ هەم خاچیش پیسەبێ دوجار ئەنیشێتە خوارەوە. بەڵێ زۆر باشە بەڕێز عەبدوڕەزاق خەیلانی گوتەبێژی دەستەی ژینگە هەرێمی کوردستان زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بوویت.